بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لە بەرنامەی جوانتردا لەژێر تیشکی ئاەتی قورئانی پیرۆزدایە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 188 کە خوای پەروەردگار دەفەرمێ: ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون. خۆشەویستان، ئینسان لەسەر زەویدا کاتێک کە بەیانیان دیقەت دەدەی ئەم مرۆڤە وەکو شارە مێرولەیەک دەجوڵێ. ئەگەر لە شارێکی پێشکەوتوو دابی بچیە سەر بورجێک، ئەبینی چۆن ئەو خەڵکە جم و جۆڵێتی، هەر یەکەی بەلایەکە دەڕوا ئامانجی هەمووشیان بۆ سێشتە. یەکەمیان ئینسان پارویەک نان بۆ تێربوونی سکی پەیدا بکە، دووەمیان کەسێکە دەیەوێت بنیاتێکی خێزانی بۆ خۆی بنێ، سەرمایەک کۆ بکاتەوە بۆ ئەوەی ببێتە خاوەنی هاوسەرێک و ماڵ و حاڵ و لانەوخانەیەک. سێمیان ئینسانانێکن هەوڵ دەدەن بگەن بە پلەیەک، هەیە دەیەوێت بگاتە پلەیەکی سەربازی، هەیە دەیەوێت بگاتە پلەیەکی زانستی، هەیە بەناو خەڵکا دەگەڕێ بۆ ئەوی پلەیەکی کۆمەڵایەتی پەیداکە. واتە لە ئەنجامی ئەم جوڵە بەردەوامەی ئینساندا لە پێناوی ئەم سێشتەدا بەریەککەوتن دروست دەبێت. هەر یەکێک لە ئێمە وەردەگرێت دەبەخشێ، هەیە هەر وەردەگرێ، هەیە هەر دەبەخشێ، هەیە وەردەگرێ و دەبەخشێ. واتە جوڵەکان زۆرن. بۆ ئەوەی ئینسان قیمەتی ئەو شتەی کە دەیبەخشێ لە بەرامبەر شتێک وەرگێ، خوای پەروەردگار ماڵی دروست کردووە، سامانی دروست کردووە، پارەی دروست کردووە. ئینسانێک بەقەدەر ئەو ئەجرەی ئەو ڕەنجەی کە دەیکێشێ گەنجێک وەردەگرێت، کرێکارێک بە ئاستی خۆی، دکتۆرێک بە ئاستی خۆی، مامۆستایەک بە ئاستی خۆی، پارێزەرێک بە ئاستی خۆی. کەواتە چاکی دنیا و خراپبوونی دنیا پەیوەستە بەو ماڵ و سامانەی کە لە ناو خەڵکە هەیە. ئیذا ئەخەذ بالباطل وأنفق في الباطل. ئەگەم ماڵێک بە بەتاڵ دەستت کەوێ، هەروە بە هەوانتە دەستت کەوێ، بە بێگومان بە هەوانتەش لە باتڵیشا سەرفی دەکەی، ئەو کاتە کۆمەڵگا دەشێوێ. سەیر دەکەی کەسێک سارەیەکی پێیە، چونکە پشتی پێوەی نەیەشاوە، یان لە حیزبێک دزیوێتی، یان حکومەت داوێتیە، یان کابرا باوشی دەوڵەمەند بووە، یەک ڕۆژ عارەقی نێوچاوانی بۆ نەڕۆشتووە، چاو لێکە بە شەقامێکە دەڕوات چۆن ئەو شەقامە دەشڵەژێنێت، لەم لا بۆ ئەو لا دەڕوا. ئەمە بە ناحەق دەستی کەوتووە، بە ناحەقیش سەرفی دەکات. یەک شار یەک گەڕک دەشێوێنێ. ئەگەر ئیذا ئوخذ بحق وأنفق بحق، ئەگەر ماڵەکەت بە حەق دەستکەوت بوو، ڕەنجێکت پێوەدا بوو، بڕاتان بێ وەرە سارەیەک بکڕات، تۆ دۆلار کۆت کردبێتەوە، کاتێ لە تاسەیەکی ئەدەی پێش سارەکان ناوسکی خۆت هەستی پێ دەکا، چونکە ئەزانی چەند ساڵ ڕەنجت داوەتە ئەو ئۆتۆمبیلەت کڕیوە، هەزار جار حەمد و سەنای خوات کردووە کە قاچل لە زەوی بڕاوە و حیا و حرمەتی تۆی هەڵگرتوێتەوە. لەبەر ئەوە زۆر دەیپارێزی، کاتێک کە دەی بۆ مزگەوت لە کۆڵانێکا دڵت لایەتی، ئەو کاتە بزانە کۆمەلگا ئارام دەبێت، چونکە ماڵەکەت بە حەق وەرگرتووە و لە حەقیشا سەرفی دەکەی، ڕەنجت پێوەی داوە، یەکسەر کۆمەلگایەکی ئارام دروست دەبێت. تەواوی شەڕ و ئاشتی دنیا لەسەر ماڵ و سامانە. زانایان دەفەرمۆن نۆ لە سەردەی گوناهەکان بەهۆی سەرۆت و سامانەوە ڕوو لە ئینسان دەکات. دەشتوانین بە پێچەوانەشەوە بڵێن نۆ لە سەردەی چاکە و ئیحسانیش ئینسان کە تووشی دەبێت، هەر بەهۆی سەرۆت و سامانەوە تووشی دەبێت. تۆ لە دەستی خاڵیدا بڕێزم وەرە چه خێرێکت پێ دەکرێت، بەڵام بە دەستی پڕیشەوە زۆر شەڕ دەکرێت. واتە نۆ لە سەردەی تاوانەکان ئینسان لە ڕێی ماڵ و سامانەوە تووشی دەبێت. هەروەکو دەتوانین بڵێن نۆ لە سەردەی چاکە و خێر و خێراتیش ئینسان بە گیرفان و دەستی پڕەوە خوای پەروەردگار ڕەحمی پێ بکات، بە نسیوی دەبێت. کەواتە خوا دەفەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل. خواردنی ماڵی یەکتر بە ناڕەوا چۆنە؟ ئەوەیە کە ئینسان جوهدێکی پێشکەش نەکرد بێ و ماڵێک وەرگێت. ئەی بە حەق کامەیە؟ ئەنەکە تقدم جوهدا وتأخذ مالا. ماڵی یەکتر بە حەق بخۆن، واتە تۆ خزمەتێک پێشکەش بە بەرامبەرەکەت کە و لە مقابلە ماڵێک وەرگرە. کابرا کشت و کاڵ دەکات، جوهدێکی پێشکەش کردووە، بەرهەمەکەی دەباتە بازار پارە وەردەگرێت. یەکێ پیشەسازیەک دەکات، کارگەیەک دەکاتەوە، ڕەنجی کێشاوە تا پارەیەک وەردەگرێت. یەکێ خزمەت گوزاری دەکات، جادەکانمان بۆ پادەکاتەوە، سەری مانگ موچە وەردەگرێت، یان لە کەرتێکی تایبەتدایە. یەکێ کرێکاریە، یەکێ مەلایەتیە، یەکێ وەستایی، یەکێ دکتۆریە. هەر کەسێک ڕەنجێکی داوە بۆ ئەوەی لە مقابلە
گەنجێک وەرگێ پارەیەک وەرگێ ئەمە ئەگەر ئەو پارەی وەری دەگرێت بەقەدەر ئەو ڕەنجە بێ کە داوێتی ئەوە خواردنی ماڵی حەقە ئەی بە بەتاڵ کامەیە ئەم جۆرە کەسابەتانە هەمویان حرامن ئەوەیە خوا دەفەرمێ ئاگاتان لێبێ ماڵی یەکتر بە ناحەق مەخۆن یەکەمیان کەسێک بە درۆ ماڵ پەیداکە بۆ نمونە کەسێک خۆی فەقیر دەکا خۆی دەستی خۆی گۆش دەکا ئەڕوا لە شوێنەکە سوال دەکا دەپاڕێتەوە خۆی نابینا دەکا هەل لەو کەم ئەندامانەی کە ئێستا حکومەت موچەی بڕیون خەڵک هەبووە چەند ساڵە بە چاوی ساغەوە پەنا بەخوا خۆی کردو بە نابینا معاشی نابینایانی خواردووە کەواتە وەرگرتنی ماڵێکە لە ڕێگەی درۆوە ئینسانەکە دەمامکێک بۆ خۆی دەکا کە لە ڕێی ئەو درۆیەوە ماڵ دەخوا کە ماڵی حکومەتیش خراپترینی ماڵە چونکە پەیوەندی بە هەمووانەوە هەیە لە ڕێی ئیحتیکارەوە کەسێک سەرمایەی بازار بۆ خۆی کۆنتڕۆڵ دەکا یعنی یەک شەریکە دەست بەسەرا دەگرێت ناوڵێ کەسی تر سوود بن بێ لە بازارە ئەمەش تاوانێکی گەورەیە یان لە ڕێی ئیحتیالەوە واتە چاوبەستەکیەوە کەسێ دەچێت ئۆتۆمبیلێک دەکڕێت کاتێک کە تۆ دەیکڕی وات بۆ وەسف دەکەن دەڵی لە من باشتر نییە هەر دوای ئەوەی لە معرەز دەیهێنێ دەرەوە بیبەوانێ وات بەرچاو دەخەن دەڵێگە خواب بکەم بۆ مفرۆشەی تری چترم ناوێ ئەو خانووی کە کابرایە یان زەوێکت بۆ دەکڕێ یعنی ئەمانە هەمویان وانین کەسانێکی شەن لە نووسنگەی سیارە و خانوبەرە ئەوانەدا ئینسانانێکی بەڕێز بە حورمەت حەقی خۆی و هەڵدەگرێ حەقی خۆیەتی خۆ و سەپانی پوژ نییە واتە حەقی خۆی وەردەگرێ و حەقی خۆشت دەداتێ بەڵام بە ئەکسەریەت احتیال لەو دوو شوێنانەدایە لە معرەزی سیارە لەگەڵ نووسنگەی زەوزار و خانوبەرەدا وات بۆ وەسف دەکا کەشتی وان نەبێ لە کتێبێکە خوێن وڵڵا کابرایەک چوو بوو کابراوتی بە قوربان خانوەکەم ڕوو لە نیسەیە زستانان هەر ڕق بوومەوە خانوویەکی بەرەو خۆرم بۆ اینکە نیوەی سوتەمەنی زستانم بۆ دەگەڕێتەوە چونکە حکومەت بە ناشکروی نەبێ لە وڵاتی ئێمەدا زستانیش بەرمیلێک نەوتی لەم هەموو نەوتە پێ نادرێ بە خەڵک کابرا لە ترسیەوەی گوت بە تشکی خۆر خۆم گەرم دەکەمەوە کابرای نووسینگە لەگەڵی چوو بوو شوقەیەکی نیشاندا کوتی ئەو شوقەیە هەرزان نرخترە نیوە قیمەتی خانوویەکە کابراوتی ڕوو لە قیبلەیە یەکسەر بانجیدا کابراوتی جارێ دەست نوێژمێ با نوێژەکەم بکەم پشتی لە قیبلە کردبوو نوێژی کرد بۆ ئەوەی کەوا نیشانی بدان شوقەیە ڕوو لە قیبلەیە ینی مانیعی نەبوو پشت لە قیبلە نوێژی دەکرد بۆ ئەوەی نیشانیدا ئەمڕۆ قیبلەیە دوایتر دەی و کاکە کەیفی خۆتە بۆ خۆت چاوت هەبوو تۆ نەزانی بۆ خۆت مەشریق و مەغریب کامەیە من چی لێ بکەم ئیحراج الآخرین هەر کەسانێک هەیە بە یعنی بە ناڕەچارکردنی خەڵک هەیە بە خەڵکێک لە کاکە میوانی تۆم چەند کەسەیە بەداخەوە تەلەفۆن دەکا فڵان کەسەوە بەیانی بە خۆم و خێزانمەوە میوانتم ئەو میوانداری حرامە لەوە چی ئەو پیاوە ئەو نانی بۆ تۆ پەیدا دەکا فەقیرە بۆ بێ موچەیە و لەم قەیرانی دارەیەدا وەڵڵی قەرزی بکات ئەگەر شتەکە هەرزانیش بێ لەوە چێ پارەی ئەوەی پێ نەبێ ئەبێ خۆی خۆڵقت کە یان تۆ دڵنیابی 100% لە تۆ پێی خۆشترە ئەینا ئەوە خۆفەڕستکردنە یەکسەر تەلەفۆن بکەی بۆ کەسێک کاکە من میوانی تۆم بە خۆم و خێزانمەوە ئەو مەسرەفەی پێ بکەیت یان ناچاری بکەیت کەسێک موبایلێکی باشی پێیە بڵێ وەڵاهی شتێکی جوانە ئەو بڵێ دەی پێشکەشت بێ بڵێ یاخوام کسیم کارتەکەی دەرکە و مەمنونم ئەمە حرامە یعنی هیچ شتێک نابێ کەسێ بڵێ ئەمە جوانە بڵێ پێشکەشت بێ هەڵیگری قەت نابێ شتی وا قبوڵکەی ئەوە 100% حرامە چونکە ئەوە لە ڕوودامانە کابرا ئەگە بیویستە هەدیەت پێشکەشکا بۆی دێنای بۆ ماڵەوە تۆ ناچارت کردو کابراش بە حرمەتە هەر بەوەی کەوتی فەرمو پێشکەشت بێ نابێ بڵێ بە زیاد بێ ئەبێ زۆر ئاگاداری ئەوانە بی خۆت پارێزی میراتی داگیرکرا و باوچێک دەمرێ سەیدەکەی کوڕێک دەست بەسەر هەموو میراتەکەی باوچیدا دەگرێت سەیدەکەی کچی هەیە و کوڕی هەیە وەڵی خەڵک هەیە بەڕێزان دوول لە ڕووی جەنابتان دەچێت بۆ حەج و ماڵی خوا کە باوچیان مردووە سێ برا و سێ خوشکن بەشی خوشکەکانی هەر نەداوە هەر ئەسڵەن حسابیشیان بۆ ناکە یان لەگەڵ ڕێزمدا دەچێت ئەرێ خوشکەکەم باوکمان ئەمری خوای کردەوە خانوویەکی لە پاش بەجێ ماوە ئەڵێ ئەگە بە شەمیراتت بەکەوێ دەتەوێ تۆ داماوەی چ نەداوەتێ ئەگە بڵێ دەمەوێ ئەڵێ ئەو بۆ ماڵی مێردەکەی دێشێ بۆ ماڵی مێردی دێشێ ئەو باوکە باوکی هەمووانە ئەی باش ئەو کچەش کچی ئەوە سەیدەکەی ئەم ماڵە لە بینی خۆیاندا بەش دەکەن یەک زەڕە بەزەیەن بەم کچانەدا نایەتەوە نەک بەزەیت پێدا بێتەوە حەقێک کە خوا بۆی دیاری کردووە لە دوایدا سەیدەکەی سەدەقەشی لەسەر دەکا حەج و عومرەشی لەسەر دەکا ئەوە ماڵێکە بە بەتاڵ خواردووتە نابێ بە خوڵق بێ هەتا وتی نامەوێ ئەبێ بۆی بەجێ بێڵی لە ماڵەوە ئەگەر دوای هەفتەیەک مانجێک خوشکەکە وتی براکەم شکر من وەزعم باشە تۆ باری دارایت قورسە با پێشکەشت بێ و هەدیە بێ بۆ تۆ ئەگە وەریشیگری باشە بەڵام تۆ هیچ نەدابێتێ کابرا ئاو دەخواتەوە نیوەی خواردوتەوە نافەرمووی بابێت تۆ خواردوتەوە فەرمووی چی لە من هەوە هەروەکو ئەوایە زۆر کەسەیە ئاو دەخواتەوە نەوات بەدەمیەوەیەتی کاکە تۆ نافەرمووی تۆ خواردوتەوە بۆ خۆن من فەرمووی چی
تۆ هیچم نەداوە بە خوشکەکەت هیچ نەداوە بە پورەکەت بەشی ماڵی باوکت جیا نەکردوێتەوە ئەرێ ناتەوێت ناتەوێت چی فەقیرە جاکە هیچ وەرنەگرێت لە نەبووات هیچ ئەمانە هەموو خواردنی ماڵێکن دەبێت زۆر ئاگادار بین گەندەڵی موچەی بندیوار چەند کەسێ لە وڵاتەدا دووسێ موچە دەخوا هەر بە حرامیشی نازانێ بەداخەوە ڕواتان بێ خەڵک هەیە لە وەزارەتی ئەوقافا مەلایە لە دایرەدا لە دایرەی کارەبا حرەسی کارەبا لە مەکتەبی کۆمەڵایەتی پیاو ماخوڵە من ئەوانە ڕەمێ بە شەخسی بناسم سەریمان هەموو پارەکان کۆ دەکاتەوە ئێتا گەنەم سیستمی تازەدام ئەوانە ئاشکرا بن یعنی سیدەکەی زۆر خۆشی بە دیندار دەزانێت لە مزگەوتی شالە سەفەکانی پێشەوە لەگەڵ ڕێزمدا دادەنیشێ ئەڵێ کاکە جایتر خۆ ماڵی حکومەتە بەڵام ماڵی حکومەت لە هەموو ماڵەکان حرامترە ئەی ئەو هەموو گەنجەی ئەگەر تۆ لە جیاتی سێ مەعاش وەردەگری دوو گەنجی تر خەریکی زانکۆیە دوو مەعاش خۆری تری پێدابین دەبێت گلەیش لە حکومەتەکە نامێنێ ئەویش پارێگنانی بەردەکەوێت ئەمانە دەبێ ئینسان ئاگادار بێ ئەم قورئانە کە یەک ئاەتی وەردەگری ئەبێت لە ژیانی ڕۆژانە تا دەنگ دەست بداتەوە داگیرکردن بە ڕێی قانون کەسێک کێشەیەکی ماڵی هەیە لەگەڵ کەسێکە لە ڕێی محامێکی زیرەکەوە دەمهراشەوە لێزانەوە کەسەکەی تر فەقیر حاڵە لایەنە قانونیەکان شارەزانی یەکسەر دەست بەسەر ماڵەکەدا دەگرێت خۆشەویستم شەوێکی کەش عەرزم کردن حکمی حاکم حرام حەڵاڵ ناکە کاتێک کە خۆت زانیت ئەم حکمە بۆ تۆ حرامە نابێ بڵێ قانون داومێ قانونیش بداتێ کاتێک خۆت دڵنیای کە ناحەقا ئەگەر ڕەتی کەیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی کە خەڵکێک بێ بۆ لای من بەهۆی زمان ڕەوانی خۆیەوە شتێک فێڵمان لێ بکە و ناحەقێک بە حەق نیشاندا نەڵێ پێغەمبەری خوا حکمی بۆ دام پێغەمبەریش حکم بۆ بدا صلی الله علیه و سلم مادام خۆت یەقینت هەیە کە ئەوە ماڵی تۆ نیە و ماڵی فڵان کەسە نابێ وەری بگری جا خوای پەروەردگار فەرمووی ولا تأكلوا أموالكم ماڵی یەکتر نەک ئەموال الناس سەیری قورئان کەن چەند وردە نافەرمێ ولا تأكلوا أموال الناس ئەموالەکم واتە ئەو ماڵی خۆتە ماڵی خۆت بە ناحەق مەخۆ بە ماڵی خۆمە خوا دەفەرمێ ئەو ماڵی برایەتی خۆتە یەکەم حەسوودی پێ مەبە واتە ئەگەر کەسێک ماڵ و سەرۆت و سامانی هەبوو ئەی ئەهلی ئیمان دڵ و دەروونت خاوێن بێ بەبوونی خەڵک خۆشحاڵ بە بڕواتان بێ خۆشەویستان ئەگەر لە ناو گەڕەکێکا بی دراوسەکەی ئەم لاو ئەو لاو بەرامبەرت کە قاپیەکانتان ئاگاتان لە یەکە لە تۆ دەوڵەمەندتر بێ وەڵڵاهی ژیانت خۆشترە چونکە ئەو عەلاقەی ئێوارە دەیبیتەوە ئەو لە تۆ دەوڵەمەندتر و تێرترە تۆ بە ئیسراحەت دەیبیتەوە ئەگەر دراوسەکانت فەقیر بن بڕوا کە ویژدانت ئاسوودە نابێ کاتێک کە خواردنێکی باش دەبیتەوە میوەیەک دەبیتەوە چونکە دەزانی دراوسەکە کە لەبەر دەرگا منداڵەکەی ئاگای لێیەتی محتاجە کەواتە هەمیشە حەز بکەی خەڵکان لە تۆیان زیاتر هەبێ ئەو کاتە دزیل لێ ناکە ئەو کاتە غەشل لێ ناکە ئەو کاتە چاوی بەرامبەرت پیس نابێ خوا دەفەرمێ ماڵی براکەشتی تۆیە حەسوودی پێ مەبە دڵ و دەروونت بەرامبەری پاک بێ دووەمیان دەفەرمێ ئەو ماڵێک کە خوا بە تۆی بەخشیوە هەری خۆت نییە هەوڵ بدە لە ڕێگەیەکەوە بەکاری بێنە کە خەڵکەکە سوودمەند بێ جا خۆشەویستان سوودمەند بوون هەرەوە نییە تۆ بە خەڵکەوە بگەڕێی پارە تەوزیعەکەی ئێمە لەم وڵاتەدا وا ئەزانین ئیسلامەتی هەر ئەوەیە خێرکردن بەس ئەوەیە زەکات بدەیت خێرکردن بەس ئەوەیە سەرفترە بدەیت نابڕێزان دەرگای خێر زۆر زیاترە کەسێک خوا ماڵی داوەتێ بە ئەمە نەسی قورئانە دەفەرمێ شەرت نییە پارە بدەیت بە خەڵک وەرە مەشروعێکی خێری بکەوە وەرە پرۆژەیەک بکەوە وەرە کارگەیەک بکەوە ئێستا خەڵکی وڵاتی ئێمە ڕقی لە دەوڵەمەندە ئەڵە فڵان کەس دە مەعمەلی هەیە دەی بڕواتان بێەوەی کە دە مەعمەلی هەیە وەکو دە مزگەوتی دروست کرد بێ وایە بۆ باس یعنی دیقەت بدەین بۆ ئەوەی کە مەعمەلێک دەکاتەوە وەکو مزگەوتێک بکاتەوە وایە ئێمە بەرنامەکەمان بە ناونیشانی چی بوو بەرنامەی جوانتر لەم دینە حاڵی بین کەسێ مەکتەبێک دەکاتەوە کارێکی پیرۆزە ئەوەی خەستەخانەیەک دەکاتەوە نەخۆشە ڕزگار دەکات بەخوا زۆر کارەکەی جوانە بەخوا لەو جوانتر ئەو دەوڵەمەندەیە سەرمایەکەی نابە بۆ دەرەوە سەرفیکە لە دەرەوەی وڵاتەوە دەیهێنێت لەم هەولێرە لەو سلێمانی و لەو دوهۆک و کەرکووکەیە ئەیکا بە کارگەیەک جا تۆگە کارگەیەکت هەبێ سەیری کە ئەم کارگەیە هەر کە دادەنیشی یەکەم کاری چیە وەسڵی دەوێت کەواتە بۆ بوونی وەسڵەکە پێویستیمان بە مەعمەلی کاغەزێک هەیە لە مەعمەلی کاغەزەکەدا چەندین کرێکار ئیش دەکات هەتا کاغەزێک دروست دەبێت دوای ئەم وەسڵە پێویستی بە مەطبعەیە ئەم مەطبعە پێویستی بە کرێکارە کەواتە کرێکارێکی تر باری دەکات یەکێ بە تەکسیەکەی دەیگوازێتەوە یەکێ بە پیکابەکەی هەندێک وەرەقە بار دەکات هەر ئەوەی وەسڵ نووسەکە وەسڵەکە دێتە بەردەستی 500-600 کرێکار نانیان لێ خواردو تا وەسڵ نووسەکە هاتووە ئەیجا ئەمجا کابرا مەعمەلی کراسی هەیە بەس بزانە کراس فرۆشەکە چی پەیدا کردووە
یەکێ بە نایلۆن دروستکە معمەلێکی نایلۆن بۆ ئەوەی کراسەکەی تیاڵکێشی، یەکێ بە قەبایەک دروستکە بۆی کراسەکە بچێتە ناویەوە، یەکێکی تر قۆپچەکەی دروست دەکات، یەکێکی تر دەزوەکە دروست دەکات، یەکێکی تر بۆ خەیاتەکە مەشینەی خەیاتی دروست دەکات. واتە بۆ دروستکردنی معمەلێکی کراس بەلانی کەمەوەش 5-6,000 کەس نان دەخوا. دەیت خێرێکی گەورەی ئەو کەسەی معمەلێکی کردوێت، یەکی تر حرەز دەبێت، یەکێتر پاکەرەوە دەبێت، یەکێتر چاچی دەبێت، یەکێتر کێش دروست دەکات. واتە ئەو کەسەی کە خوا ماڵی داوەتێ خوا دەفەرمێ وەرە لە پرۆژەیەکی خێرا بەکاری بێنە کە ئەم سفرەیە هەموو خەڵک لێی بخوا بەخوا ئەو کەسەی معمەلێک دەکاتەوە ئەجری کەمتر نییە لەو کەسەی مزگەوتێک دروست دەکات. چونکە ئەو کەسەی مزگەوتێک دروست دەکات خەڵک ڕزگار دەکات لە ئاگر، لە ئاگری دۆزەخ، لە ئاگری فیتنەیی، لە ئاگری بەدڕەوشتی. ئەو کەسەش معمەلێک دروست دەکات خۆشەویستم خەڵکی ڕزگار دەکات لە بێکاری کە کاد الفەقر ئەن یەکونە کوفرا. سەروەرمان صلی الله علیه وسلم فەرمووی بەخوا نزیکە ئینسان کە بێکار و هەژار بوو کافریش ببێ، کە بێکار بووی کە هەژار بووی چەندین گوناه و لا ڕێی دێتە پێش، کە تێر بووی کە تەسەل بووی کە ژیفانت پڕ بوو چەندین خێر و خێرات دەستت دەگرێت. گوناهی ماڵ و سەرۆت و سامان زۆر گەورەیە. کەسی عەرەق دەخواتەوە، یەک کەس گوناهبارە بوو، خۆی عەرەق دەخوا، عەرەق فرۆش نییە، خۆی گوناه عەرەق دەخوات. کەس زینا دەکات، دوو کەس گوناهبارن، لایەنی نێرینە و مێیە گوناهبارن. بەڵام کەسێ ماڵ بە ناڕەوا سەرف دەکات ئەوە پەنا بەخوا ئاگرەکەی زۆر خەڵک دەگرێتەوە، هەر وەکو ئەگە بە حەڵاڵی سەرفیکە ئینسانانێکی زۆر سوودمەند دەبن. الحەمدولیلا لە وڵاتی کوردەواری ئێمەدا خەڵکانێکن زۆر بە ویژدانن. ئێمە بەداخەوە بەڕێزەکانم کاتێک کە لە مەجلیسێکدا دەنیشین وامان لێ هاتووە هەمومان دەترسین و ئەزانین هەموو کەس غەشاشە، ئەوەندە باسی ناپاکی دەکرێت، ئەوەندە باسی دەستبڕی دەکرێت. یعنی خەڵک هەیە متمانەی نامێنێت، چونکە لە هەر شوێنەکە باسی پیاوچاکان ناکرێت. هەر ئەڵە فڵان کەس ئەڵێ ئەوە فڵان کەس 20 دەفتەری خەڵکی برد، فڵان کەس 400 دەفتەری لە با فڵان بازاڕا برد. یعنی وا لێ دێت تۆ لە هەموو کەس بێمتمانە دەبی. ئەوەندەمان شتی تەزویر بینیوە کە شتێک دەکڕی ئەسڵیشە دڵنیانی کە چاک بێ، حەل لە خۆ گومانێکت هەیە. بەڵام بە پێچەوانە و باسکردنی خەڵکە بە ویژدانەکانیش کە ئەمانە لە کتێبا تۆمار کراوە، نینا سەدانی وامان هەیە کە تۆمار نەکراوە. لەوانەیە جەنابەت بینی بێتت، من بینی بێتم، بیستی بێتمان. بەس من ئەوەی کە بۆ جەنابتان لەم وتارانەدا باسی دەکەم نابێ قسەی بیستراو بێ، ئەبێ قسەی ناو کتێب بێ. کابرایەکەوە کاک کەمالی ناو بووە، کاک کەمالی چوارباخی لە سلێمانی ژیاوە، نیوەی تەمەنی لە خراپەدا بەسەر بردووە. لە نیوەی کۆتایی تەمەنیدا تەوبەیەکی نەسوحی دەکاو دەبێتە ئەهلی مزگەوت. بەڵام ئەو کاتێ دەبێتە ئەهلی مزگەوت بەس ئەهلی مزگەوتی نوێژ و ڕۆژوو نا، ئەهلی مزگەوتی معاملەی پاک. ئەم پیاوە ئەم کاک کەمالە شەریکێکی دەبێ ئەم پیاوە بەڕێزە شێخ ئیکرامی بەڵخی قەرەداغا کە ئێستا لە ژیاندایە، ئەڵێ 15 ساڵ شەریک بووین. ئەو پیاوە دوای ئەوەی تەوبەی کردبوو نەبوو بە پیاوی مزگەوت، بوو بە پیاوی ناو بازاریش لە حەڵاڵ خۆریدا. چەندین نمونەی لێ دەجێڕێتەوە. یەکێ لەوانە دڵ ساڵی نەوەتەکان بوو، گرانیەکی زۆر گەورە بوو، خەڵک هەمومان لە بیرمانە خوای گەورە قەت بەسەرمانە نەیاتەوە تاقیکردنەوەی ئاوا، خەڵک بە عەلاگە ئاردی دەکڕی، خەڵک محتاج بوو بۆ کیلۆیە شەکر نیو کیلۆ ڕۆن دەیخستە گیرفانیەوە. ئاوا بە نەداری خەڵک دەژیان، جلەکانمان هەمووی هەڵدەجێڕایەوە، جارشکە پینە دەکرایەوە. ئەڵێ لەو نەبوونی و نەداریەدا کابرایەک ئەوەی هەیبوو سەروەتەکەی لە شارۆچکەیەکەوە لە لادەیەکەوە لە گوندێکەوە هێناوی بۆ شاری سلێمانی هاتە مەحەلەکەی ئێمە، وتی کاکە چینکۆم هەیە، لەوحم هەیە، ئەوەی کەوا ستار وشتی پێ دروست دەکەی، چینکۆ و لەوحم هەیە، تخوا لێم بکڕن و حەز دەکەم جەنابتان سیمایەکی موسڵمانەتیتان پێوە دیارە. ئەڵێ ئەو برادەرە ئەو کاک کەمالە پێیوت بە چەند؟ وتی وەڵی ئەگە 30 دینارم بدەنێ زۆر باشە. ئەڵێویش کە سەیری کرد کابرا بەس ئەوەی جلی لە بەراماوە، دەستی هەمووی قڵشاوە، نیشانەی نەبوونی و محتاجی بە ڕوخساریەوە دیارە. وتی کاکە بە 40 دینار ئەو کاتە دیناری سویسری بوو ماڵی ئێمە بێ. کابرا وتی برا گاڵتەم پێ مەکە، وتی نەبەخوا، وتی دەی من معاملەی وام نەبیستووە، مشتری بڵێ بە فرۆشیار بڵێ بە 30، کڕیار بڵێ وەڵا بە 40. وتی وەڵی کاکە لەوە ئەچێ چینکۆکانت باشن لە توێتایەکا بوون، وەرە دایگرە بە 40 دینار. ئەڵێ لێمان کڕی زۆر مەمنون بوو، دوعای خێری کرد، من بە 30 دەم فرۆش تۆ 40 بدەیە، 1000 جار مەمنونم. ڕۆیشت و دوور کەوتەوە، چوینە ناو بازاڕ و لە کاری جوملەدا کارمان دەکرد. ئەو برادەرەی شێخ ئیکرام دەڵێت چوم لە بازاڕە پرسیم، وتم چینکۆمان هەیە نمونونەکەی وەرن سەیریکەن. برادێک سەیری کرد، وتی جووتی بە چەند ئەیفرۆشن؟ وتم تۆ بە چەند دەیکڕی؟ وتی بە 120 دینار.
وتم من بە 150 فرۆشم وتی زۆرە وتم دەچمە بازار چوار پێنج شوێنم کرد و سیعرەکەی ئەو جۆرەی هەر ئەوی دەکرد هاتمەوە بە 130 دینار ڕێکەوتین ئێمە جوتی بە چل لێمان کڕی بوو بە 130 دینار مشتریمان هەبوو هاتمەوە وتم کاک کەمال وەڵاهی مژدە لێوێ بەڕاستی ئەمڕۆ ڕزقێکی چاک ڕووی تێ کردوین جوتی تۆ لەبەر خوا 10 دینار زیادتدایە 130 مان بۆ دەکا هەر جووتێک 80 دینار خێری لێ دەکەین ئەڵێ وتی وەڵاهی یەکسەر ڕەنگی تێک چوو یەکسەر غەمبار بوو وتی بە ئەژنۆی خۆی کێشاوتی ئەی خوا تووشی چی بووین وتم بۆ کوڕەکوتی ێزانی ئێمە چ بەڵایەکمان بۆ خۆمان ناوەتەوە ئێمە ئاگامان لە سعری بازار نەبوو ئەو داماوە فەقیرە هەر ئەوە بوو جلی لەبەرا بوو ئەزانی ئەوە ئێمە پێش وەخت سعرمان وەرگرتا ئەمجا معاملەمان لەگەڵ کردایە خوا ئەم پیاوە لە کوێ بدۆزینەوە چۆن ویژدانت قبوڵ دەکا بە 40 دینار لەوی بکڕی بە 130 دینار بۆ خۆت بیفرۆشیتەوە ئەڵێ 25 شەو ئەم کابرای ئارامی نەبوو لەو بازاڕەدا دەگەڕا کابرایەکتانە لەو شێوە نەبینیوە لە گوندێک لە شارۆچکەیەکەوە هاتووە جلێکی ئاوا شڕی لەبەرا بوو پێڵاوێکی دووراوەی لە پێدا بوو لەم کاکە جامە شارە ڕۆژی 100 کەس ڕوو لە بازاڕە دەکا دوای 25 شەوەکە هاتەوە وتی وەرە مژدە لێ بە کابرام دۆزیوەتەوە هاتۆتەوە هەندێک شتی کە ئەمجا داروشتی هەبووە لە تاوی نەبوونیدا هەر جارە شتێک فەقیرەوە لە ماڵەوە دێنەوە بیفرۆشێ بیدا بە هەندێک هاردوو بیباتەوە وتی کابرام دۆزیوەتەوە وەکو خەزنەیەکی دۆزی بێتەوە ئەڵێ ملی کابرای وتی کاکە وەرە تو ئەو پیاوە نەبووی لەو حەکان چینکۆکانت بە 40 دینار پێفرۆشتین وتی بەرە وەڵا کابراش پرزە بوو وتی توخوا زەرەتان کردووە وەڵی من چاوم لە ماڵی کەسەوە نییە چەندتان زەرەت کردووی شەڵا پارەکەتان بۆ پەیدا دەکەمەوە وەڵی من زانیم هەر 30 دینار دەکا ئەڵە زۆر ترسا وتی کوڕە با بە زەرەتمان نەکردووە جوتی بە 130 دینار داومانە هەر خوا قبوڵ ناکە لە جووتێ لەو حا ئینسان زیاتر لە 10 دینار خێر بکە لەبەر ئەوە ئەم پارەی تر کە 850 دینارە ئەمە حەقی تۆیە و زیادەیە بۆمان هەڵگرتووی 25 شەوە لە گیرفانی منە ئاگرە کابراوتی کوڕە بۆ خاتری خوا چۆن شتی وا دەبێ وتی وەڵی کاکە ماڵی خۆتە ئێمە بڕیارمان داوە 10 دینار بۆ ئێمە قسەیەکە لەم دوکان دەچێتە ئەو دوکان 10 دیناریش زۆرە گردنمان نازاکە ئەوە 850 دیناری زیادە و بڕۆ خوال لەگەڵ بێ ئەڵە کابرات بەس وتی دەوەندەم پێ دەکرێت ڕوو بکەمە خوا یا ڕەبی خوا نمونەتان زیاد کە خوا ماڵتان ئاواکە وەڵی هیچم لە ماڵا شک نەدەبن ئەمڕۆ بیێنم کیلۆی ئاردی بۆ منداڵەکان پێ بکڕم ئێوە منتان ڕزگار کرد منداڵەکانتان ڕزگار کرد چەند خۆشە ئینسان نمونەی ئاوا بنوێنێت چەند خۆشە ئینسان ویژدانی ئاوا زیندوو بێ کاتێککە قورئانی بۆ خوێندرایە خوا دەفەرمێ ماڵی براکەت بە ناحەق مەخۆ بە ناحەق هەرەوە نیە زوو جەردە بچێت لەسەر جادە بیم کە کابراایەک دەچێتە بازار ئێستاش بەڕێزان لەم قەیرانەدا هەیە وەڵی هەیە تەلەڤیزۆنی ماڵەکەی دەفرۆشێ هەیە عنی لە ناوچاریدا سپلیتێکی لێی دەکاتەوە ئەڵێ بیدەم بە شتێکی بچووکتر خەڵکانێک کە هەژار زۆرە لە وڵاتەکەماندا چەند ناڕەحەتە کابرای دوکانداری کۆنەکەڕ یەکسەر فرسەتی لێبێنێ بە یەک لە سەدەی قیمەتەکەی خۆ لێی بکڕێتەوە ئەی چەند جوانەوەکو ئەو بەڕێزە بە شتێکی کەم خوا بەرەکەتداری دەکا و ڕازی بێ خەڵکانێکمان هەن الحەمدولله هەمیشە کاتێک کە گوێبیستی وتاری مزگەوت دەبن هەڵوێ زۆر دەگرن ئەم نمونەیەش لە کۆتاییدا عەرزی جەنابتان دەکەم مامۆستا مەلا سەید عەلی کە ئێستا لە شاری سلێمانی لە مزگەوتی شێخ عەبدولقادری کوێسا ئیمام و خەتیبی ئەو مزگەوتە وتار بێژە دەفەرمێت لە 6/1/2012دا کە ئەو ساڵە بێبارانی بوو زۆربەمان لە یادمانە لە وتاری جومعەدا باسی بێبارانیم کرد لە باسی بێبارانیدا باسی ئەوم کرد یەکێ لە مەرجەکانی نوێژە بارانە پێشەوەی بچین ئەگە حەقی کەسێک لایە ماڵی خەڵک بدەوە بەڵکو خوا بە زەی پێماندا بێتەوە ئەڵێ ئێوارە کە چوومەوە ماڵەوە خێزانم وتی کەسێک هاتووە ئافرەتێک ئەم زەرفەی هێناوەتێتی بیدە دەست مامۆستا خۆیە زانێت چی لە ناوایە زەرفەکەم کردەوە گۆبەرەوەکێکی زێڕی گەورەی تێدایە بە پەلە سەیرم کرد لە ناوە نامەیەکی شتێدایە نووسرا بوو جەنابی مامۆستا ئەمڕۆ وتارەکەی جومعەم گوێ لێ بوو کاریگەری لەسەر دڵ و دەروونم دانا من یەکێکم لەوانەی کە مافی خەڵکم لایە 25 ساڵ لەمەوبەر لە ساڵی 1970 ئەو کاتە 2012 بۆ 25 ساڵ لەمەوبەر ڕۆژێک کەوا کەسێکی ناسیاومان بانکێشتی کردبووین بۆ شەکرا خواردنەوە گواستنەوەی بوو ئەو زەمەنی هەشتاکان خەڵک نان و چێشت دروست دەکرا وەکو ئێستا نەبوو خەڵکێکی زۆر خزم و کەسوکار و دۆست بانگ دەکران و حیوان سەردەبڕدرا و جەنابتان هەمووتان بینیوتانە ئێمە یەکێک بووین ئەو دۆستەمان بانگی کردین کاتێک کە فڵان کەس کافی کوڕیان ژنی دەگواستەوە لەو کاتەدا ماڵ شپڕێوە بوو بۆفیەکەیانم کردەوە و گۆبەرۆکێکی تێدا بوو دزیم و بردم و لە بازارە فرۆشم و پارەکەم خواردووە 25 ساڵە من ئەو دزیم کردووە هیچ کەسیش ئاگای لێ نییە غەیری خوا نەبێ ڕەن بێ لەسەرەوە دەبێت لەو ماڵەدا چی ڕوویدا بێ
ئێستا لە دوای جمعە بڕیارمدا چوم لە لای زێڕەنگەرێکی پاک بە هەمان عیارەی هەژدا ئەو هینە 20 مسقال بووە بای 50 وەرەقەیە بای 50 گەڵایە کڕیومەتەوە خستومەتەوە زەرفەوە ئەوە عینوانی ئەو ماڵەیە کە لەسەر زەرفەکە نووسیمە بۆیان بەرەوە ئەڵێ لە جومعەی داهاتوودا کە 11/2012 و باسم کردوتم ئەوە نمونەی کەسێکە کە ئەلحەمدولیلا لە مزگەوتەوە خوای گەورە هیدایەتیدا دوای 25 ساڵ ماڵە دزراوەکەی بۆ براکەی جێڕایەوە نمونەی ئافرەتێکە وتم با خۆی گوێی لێبێ بزانی ئێمە گەیاندومانەتەوە وتم ئێستا لەم وتاری جومعە شایەوە بەڵام من ناو دەناسم و نەدەزانم چێە و ناو ڕوخساری چۆنە ئەڵێ ئێوارە برمەوە ماڵی ناسیاوەکەمان و کە سەیرم کرد ئەو عینوانە ناسیاوی منیشە چەند ساڵێکە لێیان دوورم زۆریان احترام گرتم نەیانزانی ئەم هەواڵە خۆشەشم پێیە وتم کوڕەکان کچەکان چۆنن چێشوی کردو چێژنی هێناویستم بچمە ناو مەسەلەکەوە کافی کورتان وتیان وەڵا الحەمدولایە ئێستاوایە مناڵی هەیە و ئێستاوا چۆدە تەمەنەوە و وتم ئەو ساڵی کە ژنتان بۆ هێنا هیچ ڕووی نەدا لە ماڵی ئێوە هیچ نەبرا هیچ نەدزرا هیچ بزر نەبوو وتیان مەبەستت چیە مامۆستا ئەو 25 ساڵی بەسەراتی پەڕیوە وتیان وەڵی ئەوەی کە ڕاستی بێت تا ئێستاش خەفەتێک لە دڵمانایە گۆبەرۆکێکی زێڕمان دزرا 20 مسقال زێڕ بوو کەس لە دوای ئەو شەکرا و خواردنەوە شاییە کەس نەیزانی چی لێ هات ئێمەش بەڕاستی نەمانویست بووکی تازە خەمبار بێ و بڵێن لەسەر تۆ ئەم دزیە کراوە و ئەو هەموو میوانەی کە هاتۆ گومان بەرینە سەر چێ جاری وایە هەر دەنگ نەکەی باشترە با ئەو هەموو خەڵکە دۆست و خزمەمان لێ نەبێتە دوژمن هەمووی بەدز حیساب بکەین بابەتەکەمان داپۆشی و بێدەنگ بووین بەرەوەڵڵا ئەو کاتە ئەو کارە ساتە ڕووی داوە وتم دەی ئەمە هەمان میسلی ئەو گۆبەرۆکەیە کە 20 مسقال زێڕ بووە بای 50 وەرەقەی و چوومە بازار کێشاومەتەوە ئێستا 51 وەرەقەش دەکا و وەرەقەی کیشیان خاتر گرتووە ئەوە کابران نازانم ئافرەتێکە نردوویەت ێوانێ و داوای گردن ئازاییتان لێ دەکات دەڵێ هەموو دەستیان کرد بە گریان لە مووقیفی ئاوادا دوای 25 ساڵ ئینسان لەبەر خوا بە ئاگا بێتەوە و ماڵەکە تەسلیم کاتەوە چ نمونەیەکی جوانە خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا ماڵ و سەرۆت و سامانێکی حەڵاڵمان پێ بەخشێ بەختەوەری دنیا و قیامەتمان کە لە خواردنی ماڵی خەڵکی بە دوورمان کە والسلام عليكم ورحمة الله وبركاته